ئێمە بە پێی سنەت و عادەت و تەقلیدی خۆمان ملەتێکی واین کە خۆشیمان شادیمان خۆش دەوێت ئێمە دەبێ هەمومان فێرێک کە باش بژین چونکە ئێمە بۆ ژیانێکی بەختیار خەبات دەکەین ئەوەندە کە لە ئیمکانماندا هەیە وە زیندووین دەبێ باش بژین ئینسان کە فێر بوو باش بژی فێریش دەبێ باش بمرێت ئەگەر پێویست بوو دەبێ باشیش بمرێت ئەوەیە بۆ چوونی حیزبی ئێمە فەلسەفەی حیزبی ئێمە خەبات دەکەین بۆ شادی و خۆشی گەلەکەمان خەبات بۆەوە دەکەین میلەتەکەمان بەختیار بێت بۆ بە بەختیاری بشین هەر بۆیە لەگەڵەوە کە ممکنە هەر ئەو ڕۆژ لە کوردستاندا شەهیدماندا بێت کە داومانە و هەموو ڕۆژێ شەهید دەدەین لەژێر بەڕێوەبەری حیزبە خۆشەویستەکەمان حیزبی دموکراتی کوردستان هەرچی زووتر بە ئاواتی خۆمان بگەین سڵاو لە زیندانیانی سیاسی